کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری لە ڕووی بەشداری تەمەنەوە ڕەنگدانەوەی پێکهاتەی ئۆرگانی حیزبەکەیە کە نوێنەرایەتی هەموو قۆناغەکانی تەمەنی لەخۆ گرت لا گەنج و لاوانەوە تا دەگاتە بە تەمەن و بە ئەزموونەکان. مامۆستا ئەبوبەکر سەدیقی یەکێکە لە بەتەمەنترین ئەندامانی بەشدار لە کۆنگرە، ئەو هەر لە هەنگاوەکانی سەرەتای ڕابوونی ئیسلامیەوە لە نێو شۆڕش و پەروەردە و بانگەوازدا بووە. لەوەکو کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری پێکهاتەکەی هەر لە قەدیمەوەندەی کە من ئاگادارم هەم لە مامۆستایانی زانایانی مێزەربەسەر و کەڵەپیاوانی ئەو کوردستانە و هەم لە گەنج و لاو و تازە پێگەشتەکان پێک هاتووە. بەڕاستی لەو دوو پێکهاتە گەورە هاتووە، هەم پیاوان و هەم ئافرەتان، هەم خەڵکی بە ئەزموون و بە تەمەن و خاوەن حکمەت و خاوەن علم و خاوەن کیاست و خاوەن زیرەکی و فیتنەت و ئەمەمان هەبوو و هەم کۆمەڵێک گەنجی جوان و لاو و تێکۆشەر و ئازا و لەبەرد و گەنجی جوان و تازە پێگەشت و جوانمان هەبوو. هاوشانی بە ئەزموون و بەتەمەنەکان کۆمەڵی دادگەری متمانەی خۆی بەخشیوەتە توانە و بیرکردنەوەی توێژی گەنجانیش. دەیەوێت ئەم کۆنگرەیە لە بەهرە و داهێنانی گەنجانیش بێبەش نەبێت. محەممەد لوقمان تەمەنی تەنها 18 ساڵە، وەک بچووکترین ئەندام لە ڕووی تەمەنەوە بەشدارە لە کۆنگرەدا و ڕۆڵی خۆی دەبینێ. هەموو کاروبارێک نهێنی گەشەکردن و هەوێنی گەشەکردن و پێگەشتنی کاروبارەکە ئەوەیە کە چ جۆرەتین و توێژێک و چ جۆرە تەمەنێک خەریکی ئەم کاروبارن و گرنگی هەموو کارێکیش ئەوەیە کە ڕێژەیەکی زۆری گەنجان تایە بەشدار بن، چونکە لە هەر نەتەوە میلەتێکە گەنجان بەچیەوە مەشغوڵ بوون داهاتووی ئەو نەتەوە میلەتە ئەوی لێ چاوەڕانەکرێت. لە سۆنگەی مەشەوە کۆمەڵی دادگەری کوردستان هەساوە بە گرنگدانێکی تایبەت بە گەنجان بۆ ئەوەی کە بتوان گەنجانێکی هۆشیار و چالاک پێ بگەن بۆ داهاتوو بیکەن بەنەوەی داهاتووی میلەتەکەمان بۆ بەگژاچوونەوەی زوڵم و هەروەها بڵاوکردنەوەی پەیامی پاکی ئیسلام بە شێوازێک کە هەمیشە بەردەوام بێن لەم کاروبارە و هەتاوەکو لە کۆتاییە گەنە لووتکەی سەرفرازی و کۆمەڵی دادگەری لە هەموو قۆناغەکانی کاری سیاسی و ڕێکخراوەییدا لە ڕێگەی ڕێکخراوە پیشەیی و جەماوەریەکانیەوە گەنجانی پەروەردە کردووە، دواتریش بە تەمەن و کامڵەکان بە ئەزموونی خۆیان ڕێگەیان بۆ ڕۆشن کردوونەتەوە تاکو باشتر و بەرەو باڵاتر هەنگاو بنێن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.